ڕۆژێک لە ڕۆژان هەریەکێک لە ئێمە بیرۆکەیەکی کار بە خەیاڵماندا هاتووە. لەبەر هەر هۆکارێک بێنمانتوانیوە بیرۆکە و پرۆژەکانمان گەشە پێ بدەین. هۆشنگ و نارین و گۆران پرۆژە و بیرۆکەی زۆر باشی کارسازیان هەیە. هۆشنگ پرۆگرام سازە پرۆگرامێکی دروست کردووە کە دەتوانیت لە ڕێگەی مۆبایلەکەتەوە سەلامەتی ئۆتۆمبیلەکەت بپشکنیت. نارین دیزاینەری جلوبەرگی کوردیە و دەیەوێت بڕاندێکی تایبەت بەخۆی هەبێ. گۆرانیش دەیەوێت خواردنی کوردی لە قوتوب بکات بۆ ئەوەی هەناردەی دەرەوەی بکە. زۆر لاوی دیکەی وەکو هۆشنگ و نارین و گۆران هەن. پرۆژە و بیرۆکەی نایابیان هەیە و دەیانەوێت کاری لەسەر بکەن. بەڵام نەیانتوانیوە بەهۆی نەبوونی سەرچاوەی دارایی و بەڕێوەبردننی کار زۆر شتی دیکە. لەلایەکی دیکەوە چەندین وەبەرهێنەر و لایەنی ئارەزوومەند هەن دەیانەوێت وەبەرهێنان بکەن و پێویستیان بە پرۆژە و بیرۆکەی بازرگانی هەیە. بۆیە ئێمە پلاتفۆڕمی کۆبەخشی بیرۆکەکەم وەبەربهێنەمان دامەزراند کە پرۆژە و بیرۆکەکانی هەموو لاوان کۆ دەکاتەوە دەیانگەێنێ بە وەبەرهێنەران و خاوەنکاران و ڕێکخراوەکان و ئارەزوومەندانیان تا بەیەکەوە کار بکەن و پەرە بە پرۆژەکانیان بدەن. پلاتفۆڕمی کۆبەخشینی لاوانی خاوەن بیرۆکە و پرۆژە وەبەرهێن و لایەنە پێوەستەکان لە پلاتفۆڕمێک بە یەک دەگەێنێ تاوەکو پارەی پێویست بۆ پرۆژە و بیرۆکەکانیان کۆ بکاتەوە. بەهۆی ئەم کارەوە ئێستا هۆشنگ پرۆگرامەکەی گەشە پێداوە چەندین کەس ئاپەکەی بەکاردەهێنن و تیمێکی باشیشی دروست کردووە. نارینیش ئێستا خاوەنی براندێکی کوردیە تایبەت بە جلوبەرگی کوردی. گۆران ئێستا بازرگانە سەرقاڵی گواستنەوەی بەرهەمی لە قوتوکراوە بۆ دەرەوەی وڵات. بۆیە ئەم هەلە لە دەستمەدا. تۆش ئەگەر کارسازی و بیرۆکەت هەیە و پێویستت بە هاوکاریە یان وەبەرهێنەریت و بە دوای پرۆژە و بیرۆکەی باشدا دەگەڕێیت و دەتەوێت وەبەرهێنانی تێدا بکەی بە شێوازی پشکداری و بەخشین سەردانی ئەم ماڵپەڕە بکە www.investmyidea.com بۆ زانیاری زیاتر 1950 295 02 22